سڵاوی گەرم دابینەرانی پرۆگرامی شارع کورد ماکس لەگەڵتانین هونەرمەندی عەزیز نشان بێژم دەلال خەترێتە وەگیدان نەخارێ ڕۆندەگە چاوێنتە بە ئەو دەنگە تازانەی کە هەن بە کێڵی ئافرین قابلیەتان هەیە 4-5 سەعاتە گۆرانی بڵێن بەس هەر ناگەنە ئەو زمانی ما ئێمە 2 ڕۆژ گۆرانیمان دەبێت ڕێگرت یەکەم برا گەورەکەم دەیانگو شەرمە گۆرانی عیبە ناڵێن گۆرانی جەنەمێن یاب نازنۆزە پەرچا سەرمێلالۆزە جەنەمێن یاب نازنۆزە پەرچا سەرمێلالۆزە پەیوەندی لەگەڵ هونەرمەندە سۆرانیەکانە چۆنە؟ ئەمن بوو عارف عوسمان بوو نیزام شوکر بوو و 83 و 4 و ئەوانە لەگەر تیپی مۆسیقەی هەولێر بووم ئەمە لەگە فەرقەی فنون شەعبی دایانگوتێ گلەیت لە چ شتێکی ژیان هەیە؟ هەر کەسە شتی هەیە لە ژیان دبارن ڕۆندەگەن چاوێن سەری گۆهنادە